نهێنی هاتنی ئۆتۆمبیلە ژاپۆنیەکان لە چینەوە چییە؟ فرۆشتنی ئۆتۆمبیلە ژاپۆنیەکان بە ناوی چینەوە چۆن بۆتە کێشە؟ چۆن دێنە هەرێمی کوردستان و عێراق؟ ئایا کۆمپانیا ژاپۆنیەکان ئاگاداری هاتنی ئۆتۆمبیلەکانیانن بۆ وڵاتانی دیکە؟ هەناردەکردنی ئۆتۆمبیلی کۆمپانیا ژاپۆنیەکان لە چین بۆتە کێشە بۆ بریکارەکانیان لە عێراق و هەرێمی کوردستان و وڵاتانی دیکەی ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. 6 کۆمپانیای گەورەی ژاپۆنی کە لە هەرێمی کوردستان ناسراون گرێبەستیان لەگەڵ چینیەکان هەیە کە ئۆتۆمبیلەکانیان بە ناو لۆگۆی ئەوانەوە بەرهەم دەهێنن، بەڵام بە گوێرەی ئەو بەندانەی لە گرێبەستەکان ئاشکرا بووە زۆرینەی ئەو ئۆتۆمبیلە ژاپۆنیانەی لە چین بەرهەم دەهێنرێن لە سەداسەدی بەرهەمە ژاپۆنیەکان نییە. لە هەندێک وردەکاریدا جیاوازیان هەیە کە بۆ پاراستنی ئاستی بەرهەمەکانی خۆیان کۆمپانیا ژاپۆنیەکان ئەو مەرجە بەسەر کۆمپانیا چینیەکاندا دەسەپێنن. کۆمپانیای تۆیۆتا گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیای فاوی چینی کردووە بۆ بەرهەمهێنانی هەرێکە لە ئۆتۆمبیلەکانی کرۆلا و کامری و ڕافۆر و ئەڤەلۆن و هایلاندەر. گرێبەستێکی دیکە لە نێوان کۆمپانیای هۆندای ژاپۆنی و کۆمپانیای گوانگژۆی ناسرا و بە JAC هەیە بۆ دروستکردنەوەی 4 جۆری ئۆتۆمبیل. کۆمپانیای نیسانیش گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیای دۆنگفینگی چینی کردووە بۆ بەرهەمهێنانی 4 جۆری ئۆتۆمبیل کە پێکهاتوون لە جۆرەکانی سیلفی و تیانا و ئێکسترایل و قاشقای. هەرێکە لە کۆمپانیەکانی مازدا و میتسوبیشی و سوزوکی ژاپۆنی با جیاواز گرێبەستیان لەگەڵ کۆمپانیا چینیەکان کردووە بۆ بەرهەمهێنانی چەند جۆرێکی ئۆتۆمبیل. کەمبوونەوەی تێچوو گۆڕانکاری لە ڕێژەی باج و گومرگ، دەستکەوتنی کەیەکاری هەرزانتر، هەرزانی کەرەستە چینیەکان، پاڵنەری کۆمپانیا ژاپۆنیەکانە. بەڵام هاوکاتی ئەوە زیانیشان بەردەکەوێت کە گرنگترین زیانەکان تێکچوونی کۆلەتی، مەترسی دروستکردن لەسەر ناسنامەی براندەکان، زیادبوونی دۆسی یاسایی، بردننی تەکنۆلۆژی ژاپۆنی لەلایەن چینەوە، کەمی فرۆشی بەرهەمەکانیان لە ناوخۆی چین. لە زۆرینەی گرێبەست و ڕێکەوتنەکانی هەردوو لایەندا ئەوەی ئاستەنگی زۆر لە بەردەمدایە مافی هەناردەکردنە بۆ وڵاتانی دیکە. بەپێی یاسای چین بەرهەمەکان کە بە هاوبەشی دروست دەکرێن بۆ بازاڕی ناوخۆی چین پرۆگرام دەکرێن. هەندێک جاریش ڕێگە پێدان بۆ چەند شوێن و وڵاتێکی دیاریکراو دەدرێت بە کۆمپانیا چینیەکان. بۆ نمونە کرۆلای چینی کە لەلایەن کۆمپانیای فاو دروست دەکرێت تەنها دەتوانرێت لە وڵاتی چین و ناوچەکانی هۆنگ کۆنگ یان مەنگۆلیا بفرۆشرێت، بەڵام بۆ وڵاتێکی وەک عێراق بەناوی ئەو هەرێمانەوە دێتە دەرەوە و دواتر بە ڕێگەی جیاوازی بازرگانی هەناردەی عێراق دەکرێت. ئەم نمونەیە بۆ سەرجەم ئۆتۆمبیلەکانی دیکەش ڕاستە کە لە نێوان ئەو دوو وڵاتە دروست دەکرێت، بەڵام هەریەکە و بۆ چەند شوێنێکی دیاریکراو ڕێ پێدراوە هەناردە بکرێت. ئەو جۆرە ئۆتۆمبیلانە بۆ نزیکەی 30 وڵات قەدەغەیە کە هەناردە بکرێن. ئێستا لە عێراقیش خەریکە قەدەغە دەکرێت.